مرۆڤ هەموو کات دەحەول کە بتوانێت ژیانێکی خۆش پێکەوە بێنێ و ڕوحی حەسابێ مشکی حەسابێ، بەڵام زۆر جار بە سەهوچ و بە هەڵەچۆ. ئەگەر لەلانەکان لە هەر ئەندامێک و هەر کەسێک بپرسی کە پێت خۆشە خۆشببختی و کەیفسازی دڵخۆشی لە چیدا دەبینی، دڵ لە پوڵی لە پارەی لە مافی خۆم بەرگرم و بتوانم ژیانێکی خۆشم هەبێ و ژیان بە قەولی کوتنی بە ئاواتەکە ئامانجەکانم بگەم و بحەسێمەوە و کەیفم سازە و دڵم خۆش بێ و بەڵام دەچدایە ئەو کەیفسازی دڵخۆشیە. زۆر جار دەزانین کە زۆر کەسمان دیوەکە زۆر دەوڵەمەندن بەڵام دڵیان خۆش نییە، کەسانێکمان دیوە زۆر بە شتێ بە پرسیاتی کە دڵیان پێویستی بۆ گەیشتون بەڵام دڵیان خۆش نییە. زۆر کەس دەناسین کە زۆر کەسان دەیان ناسن زۆر ئینسانێکی گەورە و مەشهورن بەڵام باسم دڵیان خۆش نییە. ئەمنی ڕەوان ناس پێت دەڵم کە ئەزیزان خۆشی و خۆشببختی و دڵحەسابەیی لە خێزانێکی خۆشدایە، لە بناوماڵەیەکی گەرمدایە، لە ژیانی هاوبەشێکی گەرم و بوردایە. هەنان ئەو کەسانەی کە زۆر جار هاتن دەژووری مشاورە گلەیان کردو خام پەریزم پارەیەکی زۆرم هەیە، مەقام و بەرپرسایەتێکی گەورەم هەیە لە کۆمەڵی خۆمدا زۆر پیاوە گیاژنێکی مەقوڵ و گەورم بەڵام دڵم خۆش نییە، ئەگەر لێم کۆڵیوەتەوە تمشەم کردو دەگەڵ هاوسەرەکەی ژیانێکی هاوبەشی خۆشی نییە. زۆرێک لە ڕووداوە تاڵەکانی کە ئەلعان لە کۆمەلگادا ڕووی دەدا وەک بێوەفاییکردن وەک قەباحەتەیە کە لەو کارانەدا ساز دەبێ هۆکاریکەی دێتەوە سەر ئەوەی کە ئەو ئینسانە دە ژیانی خاوخێزانی خۆیدا هەستی خۆشی نەبوو و بادار بۆ بۆەوەی کە بێتە دەرێ و چاوی بێتە دەرێ و دڵی بێتە دەرێ و بە ئەو شەشکە بە خۆمان دەزانین بەک بارێکی خوار وایە کە قەت بە منزڵ و بە مەقسوود ناکە. سیمەنی پەریزەنم نووسەر و دەروناس لە خزمەت و داهام ئەگەر تا ئێستا دەگەڵ لاپەڕی من هاتبێنە سەرە دەزانن کە و خاڵانەی کە هەست دەکەم لە ژووری مشارەدا پێی گەیشتم کە دەتوانێت گرێژیانتان بکاتەوە بۆتان باس بکەم ئینشاءڵڵا ئەنگۆش بە بوون بە ئەندامی لاپەڕەکەم بتوانن لەو ویددیوانەی کە تۆمارم کردو کەڵک وەرگن بە دوومکەون و ئیشەڵڵا بتوانن بابەتایەکی زۆر باشی لێ فێر بن و لە ژیانیشتاندا ئیشەڵڵا ئیسپادەی لێ بکەن. خب هاتیینە سەرەوەی کە خۆشترین و باشترین ژیان لە ژیانی ئینساندا ئەوەیە کە ئینسان خێزانێکی باشی هەبێ بێت. ئەمە هەموو دەزانین کە دەکاتی نەونەمامیدا دەکاتی جحێڵیدا بەدڵی خۆمان هاوسەر هەڵدەبژێرین. ئەدیوە چۆنە باوەی کە بەدڵی خۆمان هاوسەرمان هەڵبژاردۆ بەڵام دوای ماوەیەک وەڕاز دەبین دڵسار دەبینەوە هەتا پەشیمان دەبینەوە بە زۆر کاتیا تەلاق وەردەگرینەوە بەداخەوە جدا دەبینەوە یا ئەوەی کە زۆر کات ژیانە هاوبەشێکدا دەمێنین بەڵام وەکو دوودانە بێگانە کە بەردەوام قەڵسەلێک دەجێڕن و حاڵێک تری دەگرن و ناشیرنی پێکەوە دەکەن. دەبینە سەر ئەوەی کە لەوە نییە کەمە دەبێت بزانین کە ژن و پیاو بێبڕانەوە تا دنیا بە دنیا بۆ دو پێکەوە ژیان بکە بۆمە بۆ بەقا لازمە دەبێت منداڵێک لە وەسەتەدا بە دنیا بێ و ئەگەر ژن و پیا پێکەوە ژیانیان نەکربا دنیا تا ئەوڕۆ ئیدامەی نەدەبوو چونکە بە شەریەت لەسەر ئەوە هاتۆ دەگۆڕێ. بەڵام بەختیوە نیە کە بین بزانین کە بۆچی ئەو بابەتە گرنگە مە ئاوا تووشی بەدبەختی دەبین تێدا ئەو شتێک کە پێمان خۆشە پێی ناگەین دەبێت پێت بڵمکە بەداخەوە ژن کاتدانانێک کە پیاوێک بناسێ پیاو کاتدانانێک کە خاتونێکی بناسێ ناڵم یەک خاتونی خاتونەکەی خۆی یا ناڵم پیاوەکەی خۆی منزورم بە گشتیە ژن ئەو جوورەی کە پێی خۆشە دەگەڵ ژنێک ڕەفتار بکرێ دەگەڵ مێردەکەی دەجوڵێتەوە و پیاو ئەو جوورێک کە پێی خۆشە دەگەڵ خۆی بجوڵێنەوە دەگەڵ پیاوی بجوڵێنەوە دەگەڵ ژنەکەی دەجوڵێتەوە. دەبێت ئەوەی بزانین کە وەک وێی وایە کە گۆشتی بۆ مریشکێک و بۆ ڕێوێکی فرەدەی ڕێویکە دەیخوا زۆریشی پێخۆشە وەلی مریشکەکە بۆی ناخورێ هەت مرۆڤیش وایە ژن و پیا و جیاوازێکی بێ حەد زۆری هەیە. لەو ڤیدیۆدا کە تۆمارم کردو چەند جیاوازی باس دەکەم. مەسەلەن ژن زیاتر ئەحساسی ژیان دەکا هەستەکانی زیاتر دەبزێوێت چاوی لەوێ بزان مێردەکەم چۆنی چاو لێ کردم هۆشی لێم بوو لەو میوانی ئاگای لێم بوو ئاوری لێدام لەسەر سەر چێشتەکەی بۆ چێشامنانەکەی بۆ دانا وەلی پیا ئەقلانی چاو لە قەزەکە دەکا ئەو جوورەی کە ژنەکە ئەو ئەحساسانەی بۆ مهمە و هەستانی بۆ مهمە پیا شتانە فکر لەو شتانە ناکاتەوە هەر لەبەر بەشە کە هەمیشە کێشێکی زۆر ساز دەبێت ژن شت بەڕێز دەبینێ شت چکۆلەکان و بەرچاوی دێ پیا شتەکە بە گشتی دەبینێ هەر لەبەر وەیە کە ژنان لە توولی ساڵیاندا هەر دەڵە تۆ چاو لە من نەکرد من ئەو لیباسەم گۆڕی ئەو جلەم گۆڕی ئەو ڕەنگە قژەم گۆڕی ئەتۆ سەر نەمنت نەدیت و پیا واقعان نەیدیتەوە بە زۆر جار کەم ساڵەکانمان ئەوانەی کە تازیان ژن هێنا و زۆر پیان خۆشە پیاوێکی باش بن دقەتیش دەکەن وەلی چونکە شتێکن کە گشتی چاو لە شتەکە دەکەن ئەگەر
هەرچەنەگە قەوەش بۆ خۆیان دێنن شاریش بۆ خۆیان دێنن ناتوانن زورێکی خێزانەکەیان پێیان خۆشە چاوەدێری بکەن و ئاگیان لێ بێ و هەستەکانی بدەنێ. شتێکی دیکە کە کێشەی زۆر ساز کردەوە پیا پێی خۆشە ئەو کاتێکە سەرقاڵی هەیە دڵمەشغوڵی هەیە ناڕەحەتە فکری دەرگیرە عەسابی بردە بە قەولیکردنی لێگەڕێن بەتەنێ بێ بخۆی فکر بکاتەوە دەخەڵوەتی خۆیدا خۆش بێ بە بتوانێ بە ڕێگا حلێک بگا. ژن بەرعەکسە ژن پێی خۆشە ئەو سەردەمەی کە هەتا بە پیاوەدەڵ لە کۆڵمەوە دەچێتە دیوەکەی دەچێتە ژوورەکەی خۆی دەرکەشدا دەخە چاوەڕوانی بێ کە مێردەکەی بێتە ژوورێ قسەی دەگەڵ بکە خۆی ژنە بتوانێت دوو بۆڵی لەسەر بکە هەستەکانی خۆی بۆ کابرا باس بکە. وەلی لێرەدا پیاوە دەڵە خۆم ئەمن ئەو کاتە ئەگەر بوو خۆم بم پێم خۆشە کەس کاری پێم نەبێ پس من چاکەدە حەقی خێزانەکەمدا دەکەم کارم پێی نابێ. لەو بەرەوە متەوەجێنە کە نا ژن بەرعەکسە ژن پێی خۆشە تەوەجوی پێ بکرێ. شتێکی دیکە کە کێشە زۆر ساز دەکا ژن زیاتر سڵح تەڵەبن بۆیە زۆرتر دە کێشەکانی تایفەدا هەر مێردەکە حەول دەدا کە میانە بگرێ و دەست لە کارەکە هەڵگرێ وەلی پیاو ڕقابەت تەڵەبە پێی خۆشە حتمەن بەرەندە بێ پێی خۆشە حتمەن لەو شتێکە دەیکا بیباتەوە. بۆیە زۆر زار دە بەحسیشدا کە ژن دادەنیشێ بەحث دەگەڵ پیاوەکەی دەکا ژنە هەرەوەندەی بۆ مهمە دەڵە بابا هەر ئەمە بە تەوافقێک بگەین بە تەفاهمێک بگەین ئەو قسێک کا من قسێک بکەم هەر کامێکمان ئەی بۆ ئیرادی خۆمان قبولکەین و دانیشی ژیان بکەین. پیاوە نا پیاوە دەڵێت دە بەحسەکەشدام دە بەرەندە بم هەر لەبەرەوەیە کە ژنە دەڵێ تۆ هیچ خەتایەک دەستۆی خۆت ناگری هیچ شتێک خەتای تۆ نیە چاو پیاو دەو کاتەدا حتا گردوایە شاید فکری لێ بکاتەوە بەلی دەو سەردەمەدا چونکە ذاتی ویا پێی خۆشە حتممە بیباتەوە قسە ناسەلمێنێ پاستۆی خاتون حەول مەدە کە بتوانانی قسەی خۆت بەسەریدا بسەلمێنی. یەک خاڵی دیکە ئیشارە دەکەم ژن دەژیانی هاوبەشیدا بە هەزاران هۆکاری و دلیل دەتوانێت دەژیانەکەدا بمێنێتەوە بۆچی چونکە دەژیانی ئیجتماعیدا دەژیانی کۆمەڵایەتیدا ژن زیاتر دەست بەسەرە زیاتر چاو لە دەستە بڕێک یاساکانی کۆمەڵایەتی بۆ ژن تونند و تیشترە هەر لە بەروەی ژنێک دەتوانێت پیاوێکە و مێردەکەی خۆش نەوێ بەڵام دەپەیوەندیکەدا بمێنێتەوە سەبارەت بە منداڵەکانی سەبارەت بە قسە و باسی عالم سەبارەت بە دڵی دایک و بابی سەبارەت بەوەی کە پوڵ پارەیەکی نەکە بچێ بخۆی بەتەنێ ژیان بکە هەر لە بەروەی هەمیشەش نسبەت بە پیاوەکەی دڵی ڕەشە دەڵە نەکا ئەویش ئەمنی خۆش نایە بزوری لەگەڵما نەکا ئەویش ئەمنی ناوێ بۆیە ژیانمی دامە لەگەڵ دەکا چونکە بۆ خۆی ئەو شتێک دەزاتیدا هەیە هەر لە بەروەیە وەختێک بە مێردەکەمان دەڵێن بە پیاوەکەمان دەڵێن کە تۆ منت خۆش نایە چونکە بە مناڵی خۆشت دەوێت تۆ منت خۆش نایە بۆی کە سرنجەی دەبێت بە منی ڕاناچێشی بە پیاوە هەمیشێک یەک بتەی سادە دەڵە گر خۆشم نەبیسپای ژیانم نەدەکرد ژنە هەمیشە دڵ حە لەو قسەیەی بۆ چونکە ژن دەتوانێت بێوەی کە پیاوی خۆش ببێ فقط سەبارەت بە شتەهایەکە لە بەخۆی ڕەبتی هەیە و بخۆی دەیزانێت دە ژیانەکەدا بمێنێتەوە بەڵام خاتونی خۆشەویستکە ئەو ڤیدیۆیە دەبینی ئەوەی بزانە کە پیاو زۆر سادەتر لەو قسانەیە دوو قسەیە ئەگەر دەی هەوێ ژیان دەگەڵ دەکاوە گرنەی هەبێ تەلاقت دەدا بۆچی چونکە یاساکانی کۆمەڵایەتی ئەو جورێکە بە تۆ تونند و تیژە لەسەر پیاوی تونند و تیژ نییە. ئیشەڵا کاتدانیان دروستە کەمە دەنێ و ژنان دەژناندا گەورە دەبین و پیاوان پیاواندا گەورە دەبێ و ئەو شتە دەبێتە حولی وەی کە کەمە شەناختێکی زۆر کەممان نسبەت بە جنسی زدی خۆمان هەیەوە نایناسین پس بەر لە ئیزدواج پێشەوەی کە فکر لە هەر شتێک بکەی لە ئاڵتون کڕین و لە زەرکڕین و لە جاسکڕین و لە خانووکڕین و لەوانە بەخت بۆ دانێکە پیاوان بناسی خاپیاوەکانیش بەخدانن کە ژیانی ڕوحیاتی خانوێک بناسێ سرنجداتە دایکی خوشکی پوری ژنەکە سرنجداتە بابی برایمانی خاڵی و بزانێت کە پیاوێک چۆن بیر دەکاتەوە بە ژنێک چۆن فکر دەکاتەوە ئەگەر ئەو تەقلبە بکەن ژیانێکی هاوبەشی زۆر خۆشتان دەبێت چونکە ئەتۆی خاتون دەگەڵ پیاوەکەت وەک بە مۆدلی جوورە کە پیاوێک پێی خۆشە ڕەفتاری دەگەڵ دەکەی و ژنەکەت ئەتۆ بە ئومانی پیاوێک وەک هەستی ناسکی ژنێک ڕەفتار دەگەڵ ژنەکەت دەکەی و ئەو شتە سەمەرەکەی دەبێتە ژانی بنەماڵەیەکی خۆش و بنەماڵەیەکی خۆشیین دڵخۆشی و حەسانەوە بە منداڵهایە کە وەک ئەندامی و بنەماڵەیە بەخۆشی تێدا گەورە دەبوون و ئینشاءڵڵاش کە سەرکەوتوو دەبن. حتمما پیجەکەم سابسکرایب بکەن لاپەڕەکەم بۆ کەسانەی کە دەزانن پێویستیان بۆ چەشنە ڤیدیۆیانە هەیە بنێرن ئەنگۆش ڤیدیۆکانی بەر لەوە دوای ئەوەش چاو لێ بکەن ئینشاءڵڵا بۆ خاڵانەی فێر دەبن دەتوانن ژیانێکی خۆشتان هەبێ تا ڤیدیۆیەکی دیکە هەمتان بە خودای بانی سەردەست بێرم خوداتان دەکەم.